قەیرانی جیهانی ئاو چەند ڕاستیەک ئاو بناغی ژیان و بژێوی و کلیلی بەردەوامی گەشەپێدانە دۆزێکی گرنگی کۆمەڵایەتی و جیۆپۆلۆتیکیە لە هەندێک ناچە و هەرێمیشدا خەمێکی قوڵی نەتەوەییە لە ساڵی 2035 زیاتر لە 140 دانیشتوانی زەوی لەو ناوچانە دانیشتەجێ دەبن کە فشارێکی زۆری ئاویان لەسەر دەبێت توانای سیستەمە ژینگەیەکانیش بۆ دابینکردنی ئاوی سازگار دەبێتە جێی مشت و مڕ لە 160 ئاوی سازگار لەو ڕووبارانەوە دێت کە لەسەر سنووری نەتەوەکانە ئاو بووە و دەشبێتە هۆی ناکۆکی و پێکدادانی نەتەوەکان ئاو دەگاتە قۆناغێک کە نرخی لەسەردا بنرێت تا ساڵی 2030 خواست لەسەر ئەو ئاوەی کە هەیە کە لێنێک بە ڕێژەی لە 140 دروست دەکات لە 130 ئاوی سازگاری گیان لە ڕێی دزەکردن و دەڵاندنەوە بە فیڕۆ دەڕوات لە 180 یان زیاتری ئاوی بە فیڕۆچوو دەگەڕێتەوە ناو ژینگە بێ ئەوەی پشکنینی بۆ بکرێت ساڵی 2012 بەهۆی هۆکارە ژینگەیەکانەوە 12.6 ملیۆن حاڵەتی مردن لە جیاندا تۆمار کراوە لە ئێسادا 1.8 ملیار کەس یەک سەرچاوی ئاوی خواردنەوە بەکاردەهێنن کە بە پاشەڕۆی مرۆڤ پیس بووە کەمی و ناجێگیری ئەو بڕوایی کە دەڵێت لە 170 سەرڕووی زەوی ئاوە هەڵەیە چونکە تەنها لە 2.5 ئاوی سازگارە ئەم ڕێژەیەش دەبێت لە ساڵی 2050دا ئاوی نزیکەی 10 ملیار دانیشتووی سەر زەوی دابین بکات ئەو کاتەش نزیکەی 4 ملیار کەس کە زیاترە لە 140 دانیشتوانی زەوی لەسەر سەرچاوی ئاوی ئەو ڕووبارانە دەژین کە فشاری ئاوی لەسرە تەنها دانیشتوان نین کە فشار لەسەر سەرچاوەکانی ئاو دروست دەکەن پێشبینی دەکرێت لە ئێستاوە تا ساڵی 2050 ئەو ئاوەی داخوازی لەسرە بە ڕێژەی لە 400 لە شوێنی کارەکاندا زیاد بکات بە ڕێژەی لە 130 لە ماڵەکاندا ناجێگیری ئەو بەهۆی وشکە ساڵیەوە خراپتر دەبێت و کارەساتی لێ دەکەوێتەوە ساڵی 2016دا 411 ملیۆن کەس بەهۆی کارەساتە سروشتیەکانەوە زیانیان بەرکەوتووە لەم ڕێژەیەش لە 194 بەهۆی وشکە ساڵیەوە بووە وشکە ساڵیش کاریگەری لەسەر کشتتوکاڵ دەبێت ساڵانە لە ئەمریکا بە بڕی 6 بۆ 8 ملیار دلار عەربووی زیانەکانی کشتتوکاڵ دەکرێتەوە لەم 20 ساڵەی ڕابردوودا لە چینیش وشکە ساڵی بووەتە هۆی زیانی زیاتر لە 27 ملیۆن تەن لە بەرەمێنانی ساڵانەی تۆ لە 1950کانیشەوە هەتا سەرەتاکانی ئەم سەدەیە 11.6 بۆ 25.1 ملیۆن هێکتاری ناوچە کشتتوکاڵەکان بەدەست وشکە ساڵیەوە دەناڵێنن لە ساڵی 1960ەوە بڕی ئاوی سازگاری جیهان بە ڕێژەی لە 155 دزەی کردووە پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 داواکاری لەسەر ئاو لە جیهاندا بە ڕێژەی لە 150 زیاد بکات لە ئێسادا کەمی ئاو کاریگەری لەسەر زیاتر لە 140 دانیشتوانی جیهان هەیە پێشبینی دەکرێت لە ساڵی 2050دا 2.3 ملیار کەسی دیکەش لەو ناوچانە بژین کە فشارێکی توندی ئاویان لەسرە بە تایبەت باکوور و باشووری ئەفریقا و باشوور و ناوەڕاستی ئاسیا کەمی ئاو کە بەهۆی گۆڕانی کەشوهەواوە خراپتریش دەبێت بۆ هەندێک هەرێم دەبێتە هۆی تێچووی زیاتر لە 106 تێکڕای بەرهەمی خۆماڵی ئەو کارەساتانەی پەیوەندیان بە ئاوەوە هەیە پێویستەوە بەرێنان لە ژێرخانی ئابووری پەیوەند بە ئاو لە شۆک و فشار بپارێزیت سامناچی ئاو بووەتە هۆی ئەوەی ژمارەیەکی زۆری خەڵک بمرن یان بریندار و بێسەر و شوێن بن لە ساڵی 2016دا لە 150 هەموو ڕووداوە تۆمارکراوەکان پەیوەندیان بەلافاوە هەبووە لە نێوان ساڵانی 1970 و 2010دا دانیشتوانی جیان لە 187 زیادی کردووە واتە لە 3.7 ملیارەوە بۆ 6.9 ملیار کەس سیستەمە ژینگەیەکانی پەیوەند بە ئاو دەتوانن ئەو کارەساتانە کەم بکەنەوە کە بەهۆی ئاوەوە ڕوودەدەن سەرباری قازانجی کەمکردنەوەی ئەم مەترسیانە سیستەمە ژینگەیەکانی ئاو لە جیهاندا خەریکە کورد دەهێنن هەندێک توێژینەوە پێشبینی ئەوە دەکەن کە لە 2050دا نزیکەی 150 بۆ 200 ملیۆن کەس بەهۆی هەندێک دیاردەوە بێشوێن و بێڕێ ببن لە گرنگترین ئەو دیاردانەش بە بیابانبوون و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا و زیادبوونی ئەو ڕووداوانەی پەیوەندیان بە کەشوهەواوە هەیە قەیرانی تەندروستی و خاوێنی ئاو هەرچەندە ساڵ بە ساڵ بەرەو پێشچوون لە دابینکردنی ئاوی خواردنەوە دەبینرێت گەرچی لە ساڵی 2015دا 663 ملیۆن کەس کێشەی کەمی سەرچاوی ئاوی پاکی خواردنەوەیان هەبووە بۆ زۆرینەی خەڵکیش ئەم ئاوە هەموو کات سەلامەت و پشت بێبەسراو نییە
2.4 ملیار کەس کێشەی کەمی خزمەتگوزاری تەندروستی و خاوێنی ئاویان هەیە. تەندروستی و خاوێنی ئاو بووەتە خەمێکی گشتی بە جۆرێک کە لە 10 کەس 7 کەس کێشەی کەمی ئەو خزمەتگوزاریان هەیە. کەمی ئەم خزمەتانەش زیاتر کاریگەریان لەسەر ژن و کچان هەیە. لە 9 منداڵیش 1 منداڵ تووشی سکچوون تا ڕادەی مردن دەبن. سکچوون سێم هۆکاری مردنە لە نێوان منداڵانی خوار تەمەن 5 ساڵ. تەنها ماڵەکان نین کە کێشەی کەمی خزمەتگوزاری ئاویان هەیە. لە وڵاتانەی داهاتیان نزمیان مامناوەندا لە شوێنی کار و خوێندنگە و بنکە تەندروستیەکاندا کێشەی تەندروستی و خاوێنی ئاو هەیە. قەیرانی تەندروستی و خاوێنی ئاو لە جیاندا هۆکاری مردنی 3.5 ملیۆن کەسە. خەرجی جیانی بۆی کاریگەریەکانی ئاوی خراپ و کەمی خزمەتگوزاری پێشکەوت و نزیکەی 260 ملیار دۆلارە. ڕۆژانە 1000 منداڵ بەهۆی خواردنەوەی ئاوی قەدەغەکرا و نەخۆشیەکانی پەیوەست بە ئاوەوە دەمرن. بەرەو دواوەچوونی ژێرخانی ئاو و وێرانبوونی. شکستی سیستەمی ئاو بە زۆری وەک کێشەیەکی بەڕێوەبردن و دەسەڵات دەبینرێت. ژێرخانی ئاو کە بە ئەنقەز ڕوخێنراوە دەتوانێت کاریگەری گەورەی ناوخۆیی هەبێت. بۆ نمونە هێرشێکی ئاسمانی لە تشرینی یەکەمی 2016دا ئاوی 3.5 ملیۆن کەسی سووری بڕی. لە ساڵی 2011ەوە ئاو ژێرخانی ئاو وەک مەبەستێکی سەربازی لە وڵاتانی وەک سووریا و ئۆکرانیا و هندستان و ئیسرائیل و یەمەن و لیبیا و ئەفغانستان و سۆماڵ و کۆنگۆ و باشووری سۆدان و عێراق بەکاردێت. لە وڵاتانەی کە داهاتیان نزمە تەنها لە 108 ئاوی بە فیڕۆچووی پیشەسازی و شارەوانی پشکنینیان بۆ دەکرێت. لە وڵاتانەی کە داهات نزمیان مامناوەندا تەنها لە 128 ئاوی بە فیڕۆچوو پشکنینی بۆ دەکرێت و خاوێن دەکرێتەوە. بەپێی راپۆرتی نەتەوەی گرتوەکان لە نێوان 5 بۆ 20 ملیۆن هێکتار زەوی کشتوکاڵی بە ئاوی بە فیڕۆچوو ئاو دراون. پیسبوونی ئاو کار و چالاکیەکانی مرۆڤ سەرچاوەکانی ئاو کەم دەکەنەوە. ڕۆژانە 2 ملیۆن تەن لە پیسایی مرۆڤ دەچێتە ناو ئاو. 15 بۆ 18 ملیار مەتر سێجای سەرچاوی ئاوی سازگاریش بە سوتەمەنی بەردین پیس دەبێت. بەرزبوونەوەی 2 پلەی سیلیزی لە ڕێژەی پلەی گەرمی لە نێوان ساڵانی 2020 بۆ 2050 مانای ئەوە دەگەێنێت کە تێچووی تایبەتمەند بە ئاو لە نێوان 13.7 ملیار و 19.2 ملیار دۆلار دەبێت لە ساڵێکدا. زۆربەی زۆری ئەم پارەیەش بۆ دابینکردنی ئاو دەبێت. ئەو خۆراکانەشی کە دەوڵەمەندەکان دەیخۆن ئاوی زیاتری دەبێت. تێکشکانی سیستەمی ژینگەیی ئاوی سازگار پشت بە سیستەمە ژینگەییە بەردەوام و تەندروستیەکان دەبەستێت. زەویە شێدارەکان بە شێوەیەکی بەرچاو لە ژێر هەڕەشەی کۆمەڵی کێشەی بێشوماردا. لە ساڵی 1990ەوە لە 164 زەویە شێدارەکانی گیان لە ناوچوون. زیانەکانی ئەم تێکشکانەش ساڵانە بە 20 تریلیۆن دۆلار خەڵێنراوە. بەپێی توێژینەوەیەک ڕێژەی ئەو زیندەوەرانەی لە ئاوی سازگاردا دەژین لە نێوان ساڵانی 1970 بۆ 2010 بە ڕێژەی لە 176 کەمیان کردووە. نزیکەی 1 لە سەرسەی گیانەوەرە وشکانیەکانی گیان لە ژێر مەترسی لە ناوچووندا. زیاد لە 150 جۆرەکانی ماسی کە هەر لە سەرەتاوە لە ئاوی سازگاردا ژیاون لە ژێر مەترسی لە ناوچووندا. زەویە شێدارەکان چاڵاوی کۆکەرەوەی کاربۆنن. ئەو زەلکاوانەی خەڵوزیان تێدا کۆبووتەوە تەنها لە 130 ڕووی وشکانی زەوی پێک دێنن. بەڵام بە نزیکەیی 2 ئەوەندەی هەموو دارستانەکانی گیان کاربۆن کۆ دەکەنەوە ئەگەر بە شێداری بهێڵدرێنەوە. پێشبینی دەکرێت تا 2030 ئەو خۆراکانەی فڕێدەدرێنە سەر ڕووی ئاوی دەریاچەکان و زۆنەکان لە هەموو شوێنێک زیاد بکەن. هەروەها تا 2050 ژماری ئەو دەریاچە و زۆنانەی قەوزە زیان بەخشەکان تێیان داگەشە دەکەن لە 120 زیاد بکەن. لە ساڵی 1970ەوە ژینەوەرە جیاوازەکان بە ڕێژەی لە 130 کەمیان کردووە. بەکارهێنانی کەمی ئاو بۆ بەرەمێنانی دەغڵودان بووەتە هۆی ئەوەی لە 120 ئەو زەویانەی لە جیاندا ئاو دەدرێن سوێر ببن.